تەرفیعات ئەوەی ئاگامان لێیە دەستگا ئەمنیەکان وزارەتی پێشمەرگە تەنانەت وزارەتی داد و کۆمەڵێ دام و دەستگای تریش هەرسێ سۆرەکایەتێکە تەرفیعاتی بۆ گەڕاتەوە بەڵام تاکو ئیستا وزارەتەکانی تری خەدەمی وەکو وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و شارەوانی و تەندروستی ئەوانە تەرفیعی ماوە هەچەند لیژنەیەک دانراوە یان بڵێن ئەو مؤسسەکە بە خزمەتکردنی ڕاژەی فەرمانبەران ئێمە هیوادارین بە زووترین کات بگەینە چارەسەرکردن ئەو لیژنە بریار بدا بۆ گەڕانەوەی تەرفیعاتی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لە کەرتی مەدەنین و بەتایبەتی مامۆستایان لە وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا. یادداشتمان بەرز کردێتەوە بۆ وزارەتی پەروەردە وزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران کە مۆڵەتی بێ موچە بۆ مامۆستایان بکرێت بە 5 ساڵ و بە خزمەتی فعلی لە هەژمار بکرێت بۆ مەسەلەی خانەنشین. ژمارەیەک مامۆستایانمان هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستانن کۆچیان کردووە یان بە هۆکاری خوێندن یان بە هۆکاری ئابووری یان بە هۆکاری کۆمەڵایەتی وەک خۆستی ئەویانە بگەڕێنەوە چۆن قوتابیان و خوێندکاران ڕێگە دریاپیان بگەڕێنەوە بۆ ناوەندانێکی خوێندن پێمان خۆشە ئەنجومەنی وەزیران ڕەزەمەندی بۆ گەڕانەوەی ئەو مامۆستا بکات. وانە بێژان ئەویش ئەوە کارێکی زۆر گرنگە ئاگامان لێ وزارەتی پەروەردە هەنگاوی باشی ناردووە بۆ مەسەلەی وانە بێژان بەڵام هێشتا ماوە نەگەینەتە ئامانجی خۆیان ئەوان ئەگەر بکەن بە گرێبەست یاکو دام مزرێنێن کێشەیەکی گەورە لە پرۆسەی پەروەردە چارەسەرەکەن. دوو مامۆستامان پێشماوەیەک بەدەستی یەک لە قوتابیانی خۆیان کوژران هیچ ڕوونکردنەوە نە لە زانکۆی سەلاحەدین هەیە نە لە وزارەتی خوێندنی باڵا هەیە نە لە یەکێتی مامۆستایان هەیە داواکانی وزارەتی ناوخۆ وزارەتی داد بە زووترین کات ئەو تاوانبارە دادگا بکرێت. ئێمە ڕاستە لە پێشەوەی موچەکانی بەڵام وزارەتی خوێندنی باڵا بەتایبەتی لە سلێمانی کە دەکرێنە کۆتایی لیستی موچە کێشە و گرفت لە موچەکانێن بۆ شێوە ئێمە داوامان کرد ئەمڕۆ وزارەتی خوێندنی باڵاش هاوڕا لەگەڵمانە ئەو موچە ئەو لیستی موچە بخرێتە لەگەڵ وزارەتی پەروەردە لە پاش وزارەتی پەروەردە وزارەتی خوێندنی باڵا بێت